هەموو دەرسەکان وانەی تایبەتمە بوو لە مەکتەبش ئەم خوێن. والله زۆر دڵم خۆش و وەسف ناکرێ ئەو خۆشیە. من زەهرا عیسام سەباحەدین لە بەشی زانستیم کۆنمرەی 100.14 بەدەستهێناوە لە قوتابخانەی ئامادەیشتە. ڕۆژانە چەند کاتژمێر خوێندن تاکێت چۆن چۆنیت خوێندن بکرێ باسی ئەومان بۆ بکەین. لە 10 کاتژمێر زیاتر خوێندومە، یعنی 10 بۆ 12 کاتژمێر خوێندومە، بە بەردەوامی دەم خوێند. بەڵێ. هیچ مامۆستایەکت گرتی بوو یاخود پەیمانگاکانی هیچ خوێندوو بوو یان تەنها پشت بە خۆت بەستی بوو بۆ خوێندن؟ هەموو وانەکانی هەموو دەرسەکان وانەی تایبەتمە بوو لە مەکتەبش ئەم خوێن، یعنی داوامش مەکرد لە مەکتەب. بەڵێ. چاوەڕێ من جامەتێک کرد کە نمرێ بەدەستبێنی؟ بەڵێ ئەلحەمدولیلا. چاوەڕێم مەکرد ئەو دەرەجێ بێنم. متمانیت بە خۆت بکەوە وەڵامت داوەتەوە دەتوانی مەسەڵەن ئەو نمرێ بەدەستبێنی؟ بەڵێ دڵنیا بووم کە باش وەڵامم داوەتەوە ئەو دەرەجێ دێنم. بەڵێ. خۆت بۆچی کۆلێژی ئامادە کردووە؟ چیت پێ خۆشە؟ ئینشەڵا توبعام. ئەو کاتی کە پێتیان ڕاگەیان کچەکەت کۆنمرەی ئەوە نێناوە چیت کێدا خۆش؟ والله زۆر دڵم خۆش و وەسف ناکرێ ئەو خۆشیە. پێشەکی زۆر بەخێراتنتانەکەین بۆ کەناڵەکەتان بەخێر بێن سەرچاو. وەسف ناکرێ والله. کت گەورەمە و زۆر پێم خۆش بوو. یعنی هیچ وەسف ناکرێ. الحەمدولیلا مادوێتیمان بەزع نەچوو. زۆر هەوڵمان لەگەریدا. نەمانێژ میوانمان بێ، میوان قەدەغە بوو خۆمان لە ماڵە گەورەین. خۆشمان ناچین بۆ میوانی ئەبەد بۆی چۆ ناچین. ئارە والله لەخوا بەزیاد بێ. الحەمدولیلا نمرەیەکی باشی هێنا. سەلامەت. خۆ چاوەڕوانی ئەوە لێ کرد ئەو نمرەی بەدەستبێنێ کچەکەت؟ ئارە والله زۆر چاوەڕێ چکە هەموو ڕۆژێک هاتووە لێی مەپرسی. هەم کات و ساتەکانیم بۆ دیاری کردو ئەم بینی ماندووە ئەمت بڕۆ بخەوە. زۆر متابعی مەکرد. دەرکی مناک لە وعدەی خۆی خواردنمەدا پێی گەلێ متابعی مەکرد والله.